خۆشەویستان یەکێک لە بڕگەکانمان بەسەرکردنەوە و ناساندنی کوردانی ئێمە لە تاراوگا. لە تاراوگا کوردی ئێمە هەمیشە دەیەوێت جێدەستی دیار بێت لە ڕێگەی پیشە جیاوازەکانەوە توانیویانە خاڵکانێکی زۆر لە دەوری خۆیان کۆ بکەنەوە. هەم ئەم پیشانە جگەلەوەی دەستکەوتێکی مادیە بۆ خۆیان چەند کەسێکی تریش دەخەنە سەرکار، لەگەڵەوەشدا هەوڵێکە بۆی کە ئێمە وەکو کورد لێ بتوانین خۆمان بناسێنین. کاتێک کەسێک دێت زۆر جار لە فرۆشگاکانی خۆماندا لە دوکانەکانی خۆماندا دەکەوینە گفتوگۆ تۆ خەڵکی کوێی فلانە خەڵکیوێ، ئەمە وا دەکات ئێمە بتوانین کوردستانی بوونی خۆمان بسەلمێنین یاخود بناسێنین. ئەوەی کەمایی دڵخۆشیە هەمیشە کوردی ئێمە لە هەر شوێنێک بێت دەتوانێت خزمەتێک پێشکەش بکات. ئەمڕۆ لە سوید گۆشتفرۆشێک بەسەر دەکەینەوە کە کووردە توانێتی لە ڕێگەی کاری گۆشتفرۆشیەوە یاخود لە ڕێگەی قەسابیەوە ژمارەیەکی زۆر لە خەڵکی سویدی کورد لە دەوری خۆی کۆ بکاتەوە، هەم بۆ ناساندنی هەم بۆی چەند پرسیارێکشی ئاراستە بکەین. دەچمە لای زۆر بەڕێز شکار مەحموود گۆشتفرۆش لە سوید بزانین کاری ئەوان ڕۆژانە چۆنە. کاک شکار سڵاو لێ بێم، کاتت باش، سوپاس بەم دەرفەتی کە بە ئێمەت بەخشی. من دەمێت لەوە بپرسم لەکەیەوە تۆ سەرقاڵی کاری گۆشتفرۆشیت؟ سەرەتا سوپاس بۆ کەناڵ ڕەنگینەکەی کورساتی ئازیز. من لە ساڵی 98ەوە لە شارە ڕەنگینەکەی سلێمانی دەستم کردەوە بە کاری قەسابی لە لای باپیرم خەدری قەساب. دوای ئەوە لە ساڵی لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە ڕوون کردوێتە وڵاتی سوید، نیشتەجێی وڵاتی سویدم لە شاری ستۆکۆڵم. دەستم کردووە بە ئەم پیشەیە و بەردەوام هەتا ئێستا لەو پیشەی خۆمە. واتە لە سلێمانیەوە پیشەکەتان بردووە، خۆی پیشەکە هەیە تەبان، مەمەستم لەوەیە هەمان ئەو ستایل و میکانیزمەی کە لە سلێمانی ئێوە پیشەگەری گۆشتفرۆش و قەساب بوون ئێستاش لە سوید بە هەمان شێوە کار دەکەن یان گۆڕانکاری بەسەر هاتووە؟ بەڕاستی گۆڕانکاریی زۆر هەیە لە چاو سیستەمی کارکردن و لە چاو کوردستان و لە چاو وڵاتی سوید. شێوەی گۆڕانکارانە چی؟ شێوەی گۆڕانکاریەکان ئەوەیە کە هەر پارچەیە کە لێرەی فرۆشی هەر پارچێ و ناوێکی هەیە، هەر پارچێ و بە نرخێکی خۆی تایبەتی خۆی هەیە. پارچەکان جیاوازن، بێ مەسەلەن بۆ نمونە دەست و ڕان و ئەمانە کە جیاکەیتەوە بێ بە شێوازێکی جوان و پرۆفشناڵانە ناوی تایبەتی خۆی هەیە، نرخەکان جیاوازن، نرخی جیاوازی خۆی هەیە و ئەو کڕیارە خۆشەویستەی کە هێت بە ئارەزووی خۆی ئەو پارچە گۆشتەی کە هەوێت هەڵیە بژێرێت و ئێمەش بە ئارەزووی ئەو کڕیارە بۆی چاکەکەین، بۆی پارچە پارچەکەین، هەرچێکی بێ بۆ یەکەین. واتە کاک شکار لەوێ بۆ نمونە ئەگەر من کڕیارێک بم بێمە لای ئێوە گۆشت بکڕم، نرخی ڕان بەجیایە، نرخی پەرعسوو بەجیایە، بۆ وا جیاکراوەتەوە لای خۆمان بێگومان ئەگەرچی کە جیا بکرێتەوە نرخەکەی جیاکرێتەوە لای خۆشمان، بەڵام بەگشتی توانی تۆ داوای هەر بەشێکی ئەو گیاندارە بکەی پێت دەبەخشن. لێ بۆچی ئاوا جیا دەکرێتەوە؟ ئەکەوێتە سەر خواستی خەڵک بۆی هەر کەسێک حەقی خۆی وەرگێ. ئێمە جاران لە سلێمانی بۆ نمونە کڕیارێکی خۆشەویستدا دەیکی لێ گۆشتمان بێت، ئێمەش بە ئارەزوی خۆمان لە هەر شوێنێ خۆمان بەدڵمان وایە بۆمان لێ کردە و ئەمانە. بەس لێرە کڕیارەکە خۆی هەڵێ بژێرێ چ بەشی شێوێ و بەپێی ئەو بەشش حەقی خۆی وەرەگرێ و نرخەکەش هەر دیاری کراوە. کاکشکارۆک و لای خۆمان وایە خەڵکە کیلۆیە گۆشت بکڕێ داوای تۆزە چەوریشی لەگەڵا بکە، خەڵک چەوریە خوا لەوێ یان جیا دەکرێتەوە؟ بەڕاستی زۆر کەس لێرە چەوری ناخوا لەبەروی هەمووی زۆربەی وەرزشەکە ڕۆژانە وەرزشەکەن، بەڵام هەندێ خەڵکی وڵاتانی کە خێرە سویدین بۆ نمونە خەڵکی وڵاتی خۆمان یا ئەفغانیەکان، مەنگۆلیەکان، عەرەبەکان کە ئەمانە داوای چەوریەکەن. باشە تۆ لەو داوای چەوریەکەن و شتیشی ئاسایی. باشە لەو قەسابخانەی خۆتاندا کە کەمێکتر هاوکاران دیمەنەکانمان بۆ دەگوازنەوە، جگە لە خۆت کە کاری تێدا دەکەی
کەسانی تریش هەیە کە کار دەکەن ئەو کەسانە کوردن یان کەسانی بیانین سویدین لەوێدا کار دەکەن. مەبەستەکەم لەوەیە ئەم پرسیارم لە زۆر کەس کردووە کە خاوەنی پیشەیەکە تۆ جگەلەوەی هەلێکی کار ڕەخساندۆ بۆ خۆدەلی کاریش دەڕخسێنی بۆ کەسانێکی تر ئێوە توانیتان ئەو هەلە بۆ کوردانی خۆمان بڕەخسێنن لە سوید؟ بەتەکید من تا ئێستا لە لێرە کە کارم کردووە کوردانێکی زۆری دانیشتوی شاری ستۆکۆڵم ئیسفادەیان لەم پیشەی من کردووە و لای من فێری پیشەکە بوون و چوون بۆ شوێنانی کەش بە پرۆفیشناڵی کاریان کردووە و وەرگیراون یەکسەر لەبەرەوەی من خۆم پێش وتر کە هاتووم بۆ ئێرە لە شەریکێکی سویدی کارم کردووە ئەو سیستەمەی یعنی سوید ئەزانم و شەهادەشم هەیە خاوەنی بڕوانامەکەم بە پرۆفیشناڵان ئەو کەسا کووردە بە ڕێزانی کێشن بۆ لای من کارەکەن بە هەمان شێوە بە پرۆفیشناڵی فێریانەکەم و هیچ کێشێکیان نییە و خەڵکانێکی زۆریشی سفادەی کردووە هەم لە کڕیاریش. باش کاک شکار چەند جۆر گۆشت لە لای ئێوە دەفرۆشێت؟ دەزانین لە وڵاتانی ڕۆژئاوا و لە ئەوروپا کێشەی گۆشتی حەڵاڵ و ناحەڵاڵ ئەم بابەتەش بوونی هەیە. ئێوەش وەکو فرۆشیار حەقی خۆتانە مافی خۆتان ئەگەر لە هەندێک گیانداری تر بفرۆشن لا ئێوە دەفرۆشێ یان نەخێر بەس تەنها دەست بۆ حەڵاڵەکان دەبن؟ بەڕاستی ئێمە بەس گۆشتی حەڵاڵمانەیە پێگاتووە لە گۆشتی بەرخ و مەڕ و گوێرەکە و گا و مریشکی حەڵاڵ فرێشە ئەمانە هەمووی حەڵاڵ سەربراوە لەبەرەوەی مشتەرەکانمان زیاتر حەڵاڵن. کاکشکار باشە کاشکار ئەم فرێشانی کە دەڵی بەدەر لە گیاندارەکانەوەی هەر لە کوشتارگەی تایبەتی سەردەبڕێنیان لای خۆتان وەکو لای خۆمان لە کوردستان هەندێکدا لە گۆشت فرۆشە بەڕێزەکان هەن لە نێو دوکانەکەی خۆیان داتوانن گیاندارەکە سەر ببڕن و پرۆسی پاکسازی بکەن لێ بە پێچەوانەوەیە یان تەنها بۆ گۆشت وایە بۆ نمونەی ساڵی ئێمە مریشکمان هەیە بەشێکی تر لە ئەو گیاندارانەی ترتانێ بە فرێشی ئەمانە هەر بەم شێوازە لە کوشتارگەکاندا سەردەبڕدرێن پاک دەکرێن و دەنێردرێن بۆ لای ئێوە دەفرۆشێ یان بە پێچەوانەوە ئێوە شوێنی تایبەتی خۆتانتان هەیە؟ ئێمە شوێنی تایبەتی خۆمانمان نییە لە کوشتارگاکانەوە ئەو کوشتارگانە کە تایبەتن طبعا مۆڵەتی سعاتێک دو سعاتیانەیە بۆ گۆشتی سەربڕینی گۆشتی حەڵاڵ و نسبەت مریشکەکەشەوە هەر لە وڵاتی ڕیگا ئیستۆنیاوە لەوێوە سەرەبڕێت پێشووتر تقریبان مدەی دو-سێ ساڵە دەستکراوە بە فرۆشتنی مریشکی حەڵاڵ ئەویش لە وڵاتی ئیستۆنیا لەوێ سەرەبڕێ بە حەڵاڵی سەرەبڕێت و گۆشت بەنسبەت گۆشتی مەڕ و بەرخ و گاو ئەمانەش لە وڵاتی سوید مۆڵەتی یەک دوو شەریکە هەیە تایبەت بە سەربڕینی گۆشتی حەڵاڵ ئەو دوو شەریکەیە ڕێگە پێدراون لە کوشتارگای سویدی باش و باقیاتی گۆشتەکانی کەش لە وڵاتانی کە بۆمانێت باشە وەکو وڵاتی هۆڵەندا. باشە کاکشکار خۆت لە کوردستانیشدا کاری خەسابیت کردووە و ئێستا لەوێش هەر ئەو کارە دەکەیت جیاوازی نرخەیە لەگەڵ کوردستاندا بۆ نمەیسە کیلۆیە گۆشت لە کوردستاندا نزیکەی زۆر جار $13 $14 جار وایە دەچێتە $15 بە دۆلار با بڵێن ئەگەر بیخەمڵێنین لێکی بدەینەوە بۆ نمە کیلۆیە گۆشتی نەرمە لە سوید چەند دەکەوێت؟ مەبەستم کاشکار مەبەستم لای خۆت نییە لەسەر تۆ چەند دەکەوێت مەبەستم لەوەیە کە دەفرۆشرێت بە چەند دەفرۆشێ؟ بەڵێ لە نێوان بڵێ ئەگەر بیکەم بە دۆلار بۆیە ئێوە باشتر تێبگەن تقریبا لە نێوان $7 هەیە گۆشتی نەرمە بەبێ ئێسکان تاکو $11 12 باش تا $15 هەیە. یەک پرسیاری تر دەکەم بۆ پێی کە تۆ جەنابتان گۆشت فرۆشن دەڵێن لە وڵاتانی ئەوروپا سەروپێک کەم دەخورێت کەم دەفرۆشرێت تەنها ڕەنگە کوردەکانی خۆمان و ئەوانی کە لە ڕۆژڵاتی ناوەڕاست دەژین ئەوان زیاتر ئارەزویان لێ هەبێ لا ئێوە سەروپێ هەیە؟ ئایا ئەم پرسیاری کە من کردم
لە جێی خۆیەتی خەڵک وایە سەرروپێ ناخوات ئەوروپیەکانیان نا بەتەچیت ئەوروپیەکان نایخۆن بەڵام هاو نیشتیمانیانی خۆمانەی خۆن برا عەرەبەکانی خۆن تورکەکانی خۆن ئێرانیەکانی خۆن ئەفغان یعنی زۆربیان بەڕاستیەی خۆن بەڵام کاتەکەی لە زستانەوە دەست پێەکە ئێستا ئەم مودەیە گەرمە هاوینان کەمتر ئەڕوا بەس بەڕاستی بە زستانان زۆر زۆر ئەڕوا و ئێمەژەی فرۆشین و بۆشیان چاکەکەین و هەمووی بە ئامادەکراوی و ئەیانەینێ کاکشکار پرسیارێکی تر کە لەلام گەڵاڵە بووە زۆر کەسەوانی کە وڵاتانی ئەوروپایان بینیەوە ڕۆژاوایان بینیەوە بۆ پیکێوەش لە سویدن باس لەوە دەکەن دەڵێن ئەو گیاندارانەی کە لە وڵاتانە بەخێو دەکرێن لای خۆمان ئاو خوێیان زۆر ئەدرێ گۆشتەکە تامێکی خۆشتری هەیە وەک لەو گۆشتانی کە لە وڵاتانەدا هەیە تۆ بۆ خۆت قەسابی ئەم تێبینێت بەدی کردووە بەتەچیت بە دڵنیاییەوە جیاوازێکی زۆر هەیە بەڵام لە ڕووی کوالیتیەوە باوەڕەکەم گۆشتی ئێرە کوالیتی بەرزترە پشکنین باشترە لە ڕووی پێدانی ئالیک و ئەمانەوە کە بەخێوە کرێ زۆر زۆر چاودێری لەسرە لە ناحەی سەربڕینەوە بەڕاستی تەندروستی ترە بەڵام بەڕووی تامەوە زۆر جیاوازیشی هەیە بەڕاستی گۆشتی لای خۆمان بەتامترە بەڵێ باشە گاکشکار ئەگەر پرسیارێکی ترکەم وەکو دوایین پرسیار بێ بۆ بەڕێستان ئێوە تا چەند کڕیارەکان کە دێنە لاتان زۆرینە کوردن یان زۆرینە سویدین کەسانی بیانین تۆکو کوردێک هەوڵت داوە بە هەر هۆکارێک بێ بیسەرمێنی کە من کوردم ئەم فرۆژگایم کردوتەوە و کەسانێک بۆ نمونە ئەگە تێڕوانینێکی جیاوازیان هەبێت لەسەر کوردستان یان مەبەستم فرۆژگاکەی خۆت کردبێتە ناوەندێک بۆی گفتوگۆ ئاڵوگۆڕکەی لەگەڵ کارەکەشدا کوردستانی زیاتر بناسیێنی بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە زۆربەی کڕیارە بە ڕێزەکانمان پێگاتون لە کوردەکانی دانیشتووی وڵاتی سوید و تایبەت دێن بۆ لامان لەبەر ئەوەی بە زمانی خۆیان قساکەن بە زمانی خۆیان هەرچیشان بێ یارمەتیانین هەرچیشان بێ بۆیانەکەین کڕیاری سویدیمان هەیە زۆربەی تێکەڵاوە بەڕاستی وڵاتەکانی کرد زۆر زۆر دێن بۆ لامان بەس بە زیاتر کورد و عەرەب و ئەمانە زیاترە بەڕاستی زۆر بەڕێز شکار مەحموود زۆر دەسپاس گۆشتفرۆش کە لە سویدەوە لەگەڵمان بووی سپاس دەکەین کە ئەم دەرفەت بێمە بخشی بەیوانم دەرفەتەش ببێتە هۆکارێک بۆ ناساندنی زیاتری ئێوە ئێمە دەمانێت کوردان ئێمە لە هەر بوارێکدا من پیشەگەرەکان بەسەر بکەینەوە و هەمیشە زیاتر بیان ناسێنین بەو کەسانی کە لە وڵاتانی ئەوروپان دووبارە سپاس